شەوێ وەرەکن بارمان وەرەکن ماڵمان سعات 2 شەو وەڵڵاهی وەش بێعەقڵە خە نازانێ ئەمە لایتمان نییە ئەم بۆ شەوە تاریکەی بچمەوێن دەرێ هەنتیکەیەوە شا قسەی قۆڕ دەنووسی بەڕاستی زۆر غەریبمان دەکەن زۆر غەریبی دەکەم هیواداری دەفرۆشین هیوادارم زوو بێلام شەعبانجان بێت و ئاو نانی زۆر دەخۆم بێ ڕاکۆرە بزانەوە غەڵەت شەعبانجان بێت و نان و ئاوم پێ ناخورێ الحەمدوللیلا باش و تێگەیشتمەتم وەڵڵاهی ئێوەش شەعبانجان گورای هاوار تووشت بوومە گورە 2000شم لێرە شار بووە ئەوانیشیان دزیە گورە ڕسمی سولەیخا هەرچی تێدا ڕسمی سولەیخا بریان گۆلۆچدانە هەی سەر سوالکەرینە ئەی ئاوە ئەم گوتم لە بۆ خۆم 1000 دیناری دیش قڕدەکەمەوە سا پیرۆژن و کەچی پێدەینم ئێستا کەگەر پێشیان لێ زمانە لە زمان هەرامەی درێژترا نیو چارێک ماچت دەکەم نیچەوانت ماچ دەکەم ئیشەها ئەی هاوار چم بەسەر هات گورە عەبۆ ئەوە بابمە بابم دەوەرە چاکم لۆ لێنێ و باز لەو تەلەفۆنە بینە کوڕی خۆم لا حول ولا قوة إلا بالله حياتي لا خدمة